سلااوان لێبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش. هیوادارین لە هەرگوێهان ساغ و سلامەت بن. ئەمڕۆ یەکشەممە 19 خەرمانانی ساڵی 1402 هەتاوی بەرابەر لەگەڵ 10 سپتامبری ساڵی 2023 زاینی لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێری چەند هەواڵ. ڕووخاندنی دەرگای چوونەژوورەوەی زانکۆی زانیاری پزیشکی کوردستان، دەست بەسەرکردنی دووبرا لە شاری دێولان، ئاگردانی دارستانەکان لە چەند شاری کوردستان، داخوازی سەدان چالاکی مەدەنی و سنفی بۆ ئازادی سامان پاشایی، ئازادی کاتی نازیلا معروفیان بە دانانی وەسیقا و ناڕەزایەتی کادری دەرمانی نەخۆشخانەی ئەلزەهرا لە ئیسفەهان. درێژێ هەواڵەکان. ڕووخاندنی دەرگای چوونەژوورەوەی زانکۆی زانیاری پزیشکی کوردستان. بەپێی هەواڵی گەشت و بەرپرسانی زانکۆی زانیاری پزیشکی کوردستان بە مەبەستی جیاکردنەوەی دەرگای چوونەژوورەوەی خوێندکارانی کچووکڕ دەواازەی زانکۆکەیان ڕووخاندووە. ئەوتەی سەرچاوە خۆجەیەکان تا ئێستا لەگەڵ سێ پەیمانکار وتوێژیان کردووە، بەڵام کاتێک پەیمانکارەکان زانیویانە مەبەستی بەڕێوەبەرانی ئەو زانکۆیە چیە ڕەدیان کردوەتەوە و کە هاوکاریان لەگەڵدا بکەن. بەپێی زانیاریەکان یەکێک لە خانشینکراوانی زانکۆ بە ناوی ئیقبال خاتری گرێبەستی لەگەڵ بەرپرسانی زانکۆ واژۆ کردووە بۆ ئەوەی پرۆژەکەیان جێبەجێ بکات. هەروەها لە گۆشەوکناری ئەو زانکۆیە دووربینی چاودێریان دانراوە و ئەو دووربینانەیش کە لە ڕەوتی شۆڕشی ژینە لە ساڵی ڕابردوو زیانیان پێگەیشت بوو گۆڕدراون و دووربینی تازە لە شوێنەکەیان دانراوە. دەست بەسەرکردنی دووبرا لە شاری دێکۆلان. ڕۆژی شەممە 18 خەرمانان دوو برای خەڵکی شاری دێکۆلان بە ناوەکانی سیروس و ئازاد عەباسی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکران. بەپێی زانیاریەکان دوو چالاکی مەدەنی خەڵکی دێکۆلان بە ناوەکانی ئازاد و سیروس عەباسی کە لە ڕەوتی شۆڕشی ژینە لە ساڵی ڕابردوو دەست بەسەر و سزای بەندکرانیان بەسەردا سەپێنرا بوو، ڕۆژی ڕابردوو بۆ جارێکی دیکە بانگێشت و دەست بەجێ دەست بەسەرکران. گیانلەدەستانی پەنابەرێکی خەڵکی سەرپۆلی زەهاو لە تورکیا. لە ڕۆژانی ڕابردوودا کۆچبەرێکی خەڵکی سەرپۆلی زەهاو بە ناوی عوسمان محەممەدی بەهۆی ئەشکەنجەی هێزە ئەمنیەتیەکانی تورکیا گیانی لەدەستا. بەپێی زانیاریەکان عوسمان محەممەدی کا بە مەبەستی کۆچکردن بۆ ئەوروپا لە شاری وان نیشتەجێ بوو چەند ڕۆژێک پێش ئێستا بەهۆی لێدان و ئەشکەنجە لەلایەن پۆلیسی فاشیستی تورکیاوە بە سەختی بریندار و ڕاگوێزی نەخۆشخانە کرابوو. عوسمان ڕۆژی ڕابردوو بەهۆی قورسی برینەکانیەوە لە نەخۆشخانەیەکی شاری وان گیانی لەدەستا. ئاگردانی دارستانەکان لە چەند شاری کوردستان. ڕۆژی شەممە 18 خەرمانان دارستانەکانی تەنگەی بەزەرخانی کرماشان، ئاویەری سنە و سەرتەزێن و هەنگەژاڵەی بانە لەلایەن دوژمنانی ژینگەوە ئاگردران. بەپێی وێنانەی بەدەستمان گەشتووە ڕووبەرێکی زۆر لە دارستان و لە وەرگەکانی تەنگەی بەزارخانی کرماشان لە ئاگردا سووتان و هەوڵی ژینگە پارێزان و خەڵکی خۆبەخش بۆ کۆنتترۆلکردنی بەردەوامە. هەروەها مێرگ و دارستانی خەیرەزنەی ئاویەری سنە بۆ چەندمین جاری بەردەوام لەلایەن دوژمنانی ژینگەوە ئاگردرا و خەڵکی گەڕەکەکانی ئەو نزیکە توانیان پاش چەند کاتژمێر بیکوژێنەوە. لەلایەکی دیکەوە جەنگەڵەکانی ناوچەکانی سەرتەزێن و هەنگەژاڵی بانە لەلایەن هێزە سنووریەکانی ڕژیمەوە ئاگردرا و ژینکە پارێزان و خەڵکی خۆبەخش هەوڵی دامرکانەوەی ئاگرەکەی ئەدەن و زانیاریەک لەسەر کۆنتترۆلکردنی لە بەردەستان نییە. داخوازی سەدان چالاکی مەدەنی و سنفی بۆ ئازادی سامان پاشایی. ڕۆژی شەممە 18 خەرمانان زیاتر لە 300 هاوڵاتی، خوێندکار، کەسایەتی ئاکادمیک، چالاکی مەدەنی و سیاسی لە نامێکدا بۆ دادستانی تاران خوازیاری ئازادی سامان پاشایی، پاڵەوانی خاوەن میدالی جیهانی زۆرانبازی خەڵکی سەقز بوون. لەو نامەیەدا هاتووە ئێمە دکتۆر سامان پاشایی ئەندامی لیژنەی زانستی زانکۆ قارەمانی پێشووی ملی و ڕاهێنەری وەرزشی لە نزیکەوە دەناسین و ئاگاداری کەسایەتی کردەوە و ئاکاری ناوبراوین و بە دڵنیاییەوە شاهدی ئەوە دەدەین کە ناوبرا و کەسایەتێکی زانستی و کۆمەڵایەتی دڵسۆزە بۆ هەمووان بووە. بۆیە دەست بەسەرکرانی زیاتر لە 58 ڕۆژی سامان لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بە شیاو نازانین و داوای ئازادی و ڕێزگرتن لەم سەرمایە کۆمەڵایەتی و زانستی دەکەین. سامان پاشایی دکترای فیزیۆلۆژی و خۆراکی وەرزشی هەیە و ئەندامی ئاکادمیای نەتەوەیی پزیشکی و وەرزشی ئەمریکایە کە لە زانکۆکانی کوردستان وانە دەڵێتەوە.
ڕۆژی یەکشەمە 11 پوشبەر سامان پاشایی بەبێ بەڵگەی یاسایی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بە مەبەستی جانپێدانانی زۆرە ملێ خراوەتە ژێر گوشار و هەڕەشەی لێکراوە کە ئەگەر لەگەڵ ناوەندە ئەمنیەتیەکان هاوکاری نەکات لە تەواوی خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکان بێبەری دەکرێت. ئازادی کاتی نازیلا معروفیان بە دانانی وەسیقە. ڕۆژی شەمە 18 خەرمانان نازیلا معروفیان ڕۆژنامەنووسی بەندکراوی خەڵکی سەقز بە کەفالەت و بە شێوەی کاتی لە زیندانی ئەڤین ئازاد کرا. بەپێی راپۆرتەکان نازیلا ڕۆژی چوارشەمە 8 خەرمانانی ئەمساڵ بۆ جاری چوارم لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە بە لێدان و ئەشکەنجە دەست بەسەر کرا. ناوبرا ڕۆژی 15 خەرمانان لە فایلێکی دەنگیدا ئاشکرای کردبوو کە لە کاتی بەندکرانیدا ئازاری جنسی درراوە. ئەو ڕۆژنامەنووسە لەلایەن لە قەی 26 دادگای ئینقلابی تارانەوە بە سەرۆکایەتی قازی ئەفشاری بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 1 ساڵ زیندانی تەعزیری و 15 ملیۆن تمەن سزای ماڵی مەحکوم کراوە. کۆبوونەوەی پارێزەرانی دادگۆستەری لە تاران ڕۆژی شەمە 18 خەرمانان پارێزەرانی دادگۆستەری لە شاری تاران لە ناڕزایەتی بەو ئاستەنگیانەی حکوومەتی کۆماری ئیسلامی بۆ کانونی پارێزەرانی داناوە کۆبوونەوە. ماوەیەک لەمەوبەر مەجلسی کۆماری ئیسلامی لە بڕیارێکدا سربەخۆیی کانونی پارێزەرانی ئێرانی هەڵوەشاندەوە و ڕایگەیان کە پارێزەران بۆ وەرگرتنی موڵەت ئەبێ سەردانی وەزارەتی ئابووری بکەن. بڕیارەکانی دەوڵەت کاردانەوەی کۆمەلگای یاساناسان و پارێزەرانی لێکەوتەوە لە چەندین شاری ئێران پارێزەران کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوەبرد. ناڕزایەتی کادری دەرمانی نەخۆشخانەی ئەلزەهرا لە ئیسفەهان ڕۆژی شەمە 18 خەرمانان بۆ چەندمین ڕۆژی بەردەوام کادری دەرمانی نەخۆشخانەی ئەلزەهرای ئیسفەهان دژ بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کادری دەرمانی نەخۆشخانەکانی ئیسفەهان لە ئازکەمی تەعرەفەی پەرستاری و لە خوارەوبوونی ئاستی حەقدەست و مەزایان ناڕازین و خوازیاری چوونەسەرەوەی حەقدەست بوون. پەرستاران و پزیشکان هەروەها داوایان کردو چارەنووسی ئەو هێزانەی لە سەردەمی کۆرۆنادا دامەزراون یەکلایی بکرێتەوە و داخوازی دواخراوەکانیان پێ بدرێت. دروشموتنی خەڵکی ئازادیخواز لە مێترۆی تاران شەویشەمە 18 خەرمانان ژنان و پیاوانی ئازادیخواز لە مێترۆی تاران بەرەو پیری ساڵڕۆژی شۆڕژی ناچوون و دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان وتەوە. بەپێی ئەو ڤیدیۆانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە ژنان و پیاوانی ئازادیخواز و بەرابەری تەڵاب دروشمەکانی مەرگ بۆ خامنەی مەرگ بۆ دیکتاتۆر و ژن ژیان ئازادیان ئەڵێنەوە. هەروەها لە زۆربەی گەڕک و شەقامەکانی ئەو شارەدا کچان و کوڕانی شۆڕژگەر با بڵاوکردنەوەی تراکت و دیوارنووسین داوا لە خەڵک دەکەن خۆیان بە ساڵوەگەڕی گیان بەخنی ژینە ئەمینی و دەستپێکی شۆڕژی ژن ژیان ئازادی ئامادە بکەن. هێرشی حراسەتی زانکۆی عەلامەی تاران بۆ سەر ئەنجومەنی بیرمەندانی ئازاد. ئەنجومەنی بیرمەندانی ئازاد ڕۆژی شەمە 18 مانگی خەرمانان هەواڵی هێرشکردنە هێزەکانی حراست بۆ سەر دەفتەری ئەو ئەنجومەنە و هەڵوەشاندنەوەی موڵەتی کار و چالاکیەکانی پشتڕاست کردەوە. لە بەیاننامەی ئەنجومەنی بیرمەندانی ئازادی زانکۆی عەلامە تەباتەباییدا هاتووە موڵەتی کار و چالاکی ئەو ئەنجومەنە لەلایەن جێگیری فەرهەنگی زانکۆ هەڵوەشێنرایە و حراسەتی کۆلێژی ئابووری بەبێ لە بەرچاوگرتنی ڕەوەندی یاسایی حقوقی دەستی داوەتە چۆڵکردنی دەفتەری ئەنجومەن. ئەنجامانی ئەو ئەنجومەنە هەڵسوکەوتی بەرپرسانی زانکۆ بە نایاسایی ناودەبن و دەڵێن بڕیاری هەڵوەشاندنەوە تەنیا لەلایەن وەزارەتی زانیاریەوە دەرئەچێت. شایانی باسە کە پێشتریش بەرپرسانی حراسەتی زانکۆ زانیاری کۆمەڵایەتی لە ڕێکەوتی 20 خاکەلێوەی 1402 هەتاوی هێرشیان کرۆ بەسەر ئەنجومەنی بیرمەندانی ئازاد لەو زانکۆیە و لە پێشچاوی خوێندکاران محەممەد حوسێن موسەوی خوێندکار و ئەنجامی ئەو ئەنجومەنیان بە لێدان لە زانکۆ خستە دەرەوە. داخوازی ڕێکخراوە کرێکاری و مەدەنیەکان بۆ درێژەدان بە شۆڕشی ژینە. ڕۆژی شەمە 18 مانگی خەرمانان 8 ڕێکخراوی کرێکاری و مەدەنی لە بەیاننامەیەکدا وێڕای جەخکردنەوە لەسەر ئیرادەی خۆیان بۆ درێژەدان بە شۆڕشی ژینە ڕایانگەیان کە 25 خەرمانان وەکو ڕۆژی گشتی پشودان لە ڕۆژمێری ئێراندا تۆمار ئەکەن و داوا لە تەواوی چین و توێژەکانی کۆمەڵگا دەکەن بە مانگرتن و خۆپیشاندان بەشداری لە ناڕزایەتیەکان بکەن. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا داوا لە تەواوی چین و توێژەکانی کۆمەلگای ئێران کراوە کە لە ڕۆژی 25 خەرمانانی ئەمساڵدا بە شێوەی گشتی مان بگرن و بەهێزترین خۆپیشاندانی سەرتاسەری بەڕێو ببن. شۆرای ڕێخستنی ناڕزایەتی کرێکارانی پەیمانی نەوت،
شۆرای ڕێخستنی ناڕزایەتی کرێکارانی نافەرمانی نەوت، دەنگی ژنانی ئێران، ئەنجومەنی بەرق و ئاسنی کرماشان، دامەزراوەی دادخوازان، کومیتەی بەدواداچوون بۆ دامەزراندنی ڕێکخراوی سربەخۆی کرێکاری، سندیکای نەقاشانی ئەلبرز و دەنگی سربەخۆیی کرێکارانی گروپی ملی فولاد ئەو بەیاننامەیان واژۆ کردووە. درێژەی دەست بەسەرکردن و لەسەر کاردەرکردنی چالاکانی مەدەنی و سنفی. ڕۆژی شەممە 18 خەرمانان دوو چالاکی مەدەنی بە ناوەکانی مۆرتزا نور محەممەدی خەڵکی شارستانی شەبستەر و محەممەد ڕەزا شەوقی خەڵکی تاران لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکران و مامۆستایەکی زانکۆی بیرجان بە ناوی محەممەد سەعادەتی لەسەر کار دەرکرا. بە پێی راپۆرتەکان مۆرتزا نور محەممەدی بە بیانووی تێکەڵچوونی لەگەڵ کارمەندانی ئیدارەی سەبتەحواڵ بەهۆی هەڵبژاردننی ناوێکی تورکی بۆ منداڵەکەی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراوە. هەروەها چالاکێکی سیاسی بە ناوی محەممەد ڕەزا شەوقی توێژینەری بواری جیهانبینی و ئەدەبیاتی فارسی لا هێرشی هێزە ئەمنیەکان بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و دەست بەسەر هەندێک لە کەلوپەلە شەخسیەکانیدا گیرە. لەلایەکی دیکەوە محەممەد سەعادەتی هاوشێوەی 28 مامۆستای دیکەی زانکۆ لە ئێران بە بیانووی پشتیوانیکردن لە ناڕەزایەتیەکانی ساڵی ڕابردوو لە زانکۆی بیرجان دەرکرا. وا دوا هەواڵمان سەبارەتە بە گیرۆدەبوونی 3 ملیارد کەس بە کێشەی کەمئاوی لە جیهان. سەرۆکی ڕێکخراوی پاراستنی ژینگەی ئێران ڕۆژی شەممە 18 خەرمانان ڕایگەیاند 3 ملیارد و 200 میلیۆن کەس لە جیهان کێشەی کەمئاویان هەیە. بەوتەی ئەو بەرپرسەی ڕژیم لێکۆڵینەوەکانی ڕێکخراوە جیهانیەکان دەرخەری ئەوەن کە تا ساڵی 2050 زاینیدا ڕێژەی ئەو کەسانەی تووشی کەمئاوی ئەب دەبن بە 5 ملیارد کەس ئەگات و ئەو 5 ملیارد کەسە لە ماوەی یەک ساڵدا تەنیا یەک مانگ دەسترسیان بە ئاو ئەبێت. بەپێی ئاماری نەتەوەی گرتوەکان ساڵانە 7 میلیۆن کەس بەهۆی پیسی سروشت یان دەستکردی کەش و هەوا گیانیان لە دەستەدەن. بەڵێ عزیزان هەواڵەکانتان پێشکەش کرا هەر شاد و بەختەوەر بشن.